لەو کەسایەتیانە دەست پێکەین کە هونەرمەند و مامۆستاشە لە هەمان کاتە ئەو هەمیشە لەگەڵ خەمی گەلەکەیا بووە و هەمیشە لە نێو بۆنە نەتەوەییەکانە لە نێو بۆنەکانی کوردستانە هەمیشە بەرهەمی پێشکەش بە هەوادارانی خۆی کردووە. میوانی ئەم ڕۆمان بێگمان لە خۆشی و ناخۆشیە بەردەوام بەرهەمی هەبووە. ئەویش مامۆستا نەجمەدینی غوڵامیە کە بڕیارە لە هەفتەی داهاتووە بەرهەمێک بۆنەوەکەی خۆی بۆ کوڕەزاکەی بڵاو بکاتەوە. مامۆستا نەجمەدین ئەم کاتە و باش بێت، سپاس بۆ تۆ کە ئەم کاتە بێمە بەخشی. هەربژی ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی کورسات بە گشتی و بەرنامەی مەگەزین بە تایبەتی دەستخۆشی لێواکەم کە هەنەرمەندان لە هەر کوێ دنیاپان و گەریدا و لە کوردستان بەسەریەکەنەوە دەنگی ئەگەێنەگوێ ئەویندارانی شاز بەرێ. زۆر سپاس بۆ تۆش مامۆستاگیان. جیاواز لە بۆنەیەکی نیشتیمان پەروەری ئەم جارەیان گواستەوە بۆ خێزانی. ڕۆیا بۆ تۆ چی ئەگەێنێت؟ لە ڕاستیدا ڕۆنیا یەکەمنەوەم بۆ خۆشم ناومنایتر خۆشەویستینەوە بەڕاستی خۆشەویستێکی تایبەتیە. تر وای لێم کرد کە خۆم شێرێکی بۆ بنووسم و بتوانم ئەو ئاوازەی بۆ دابنم و کاکە دەوەند و سادیش پارەکە هاوین لە سویدا کلیپەکەمان بۆ کردەوەی تر چەندمان ئامادە بووە بەڵام بەهۆی هەلوو مەرجەکە و بڵاومان نەکردێتەوە بەڵام خێر بڕداریانماندا کە بڵاوی بکەینشن بەڕاستی ڕاستە ناخۆشی هەیە بەڵام ژیانی چەبێ بەردەوام بێ بە تایبەت خەڵک پێویستیە کە گوێ لە کاری هونەری بگرێ ورادا بە کۆمەلگا و دوانی بەخشێ بە کۆمەلگا بەڕاستی. بێگومان وەکو خۆش ئاماژە و پێکرد کە خۆشی و ناخۆشی هەیە و ئەم بەرهەمەیان بە خۆشی کوڕەزاکەتەوە بەرهەمە هێناوە بڵاوی ئەەکەیتەوە. باسێکی ئەم بەرهەمەمان بۆ بکە با بزانین ئەم بەرهەمە لە کوێوێنەی گیراوە، کێوێنەی گرتووە وچێ هاوکاری مامۆستا نەجمەدینی غوڵامی بووە لە دروستکردنی ئەم بەرهەمەیە. ئاوازەکە و شێعرەکەی خۆم دامناوە کاکەیجێ حەقیقی کە کەسێکی دەنگ هەڵگرەستریە دەنگی هەیە پێشتر لە مەهاباد گاویکە لە سوێ دەزی لەگەڵ کاکاشمی بەڕێز کاکاشم ڕەشادەت قسێ کردوویتی پێم خۆشەکاری بکەم بۆ مامۆستا نەجمەدینی ترنی شەوکارم بە شیا زانی نردم بۆی کاکاشم دابەشی کردو شێر و ئاوازەکەی خۆما کاکاشم ڕەشادەت کە ماچۆسترین خۆی کردویەتی کار و کاربەم جعفەری برای جعفەری ڕەشادەت کردویەتی ئەو کاکفەرید وەیسی کردویەتی سنتور ڕامین ڕبیعی و تەپڵی کاکسەلام قانعی زادە کردویە کە بەداخەوە پێرارەکە لە کارەساتی سیارا گیانی بەخێر یادی بەخێر بەوە هەروەها کاکە دەوەند دڵشاد لە سوێدا کلیپەکەی کردووە. زۆر باشە مامۆستا نەجمەدین جا ئەوەی کە ئێمە ئەیبینین لە نێوواڵەکەشا دیارە ئەما دیمەنەکانی نێو بەرهەمەکەیە کە لە هەفتەی داهاتووە بڵاوەکرێتەوە. پێم بڵێ ئەم ڤیددیۆکلیپە لەکوێ بەرهەم هاتووە، شوێنەکەی کوێیە و پێمان بڵێ خۆش بەشدار بووی لە نێو ئەم بەرهەمای وەک کوڕەزاکەشە بە هەمان شێوە کۆمەڵێک دیمەنی زۆر جوانم بینی لە ئێستەیە. هیچ دیمەنێک نابێتە کوردستان و بەڵام هەڵدات بەهۆی ئەو کاکەدەوەن خۆی لە ئەژی چەند شوێنێکی هەڵبژار بیتر ماوەی دو حەفتە خەریک بووین تا ئەو کلیپەمان بەڕامهێنا کاکەدەوەن دیارە لێرە خوێندوویەتی بە شێوەیەکی زۆر پڕۆفشناڵ درۆنیشی بەکارهێناوە. ئێمە درۆن بۆ خۆشی و بۆ جوانی بەکاربووین بەڵام دوژمنانی ئێمە بەڕاستی درۆن بۆ شێوە بەکاردێن کە خەڵکی پێکوژن درۆنیشمان بەکارهێناوە کە دیمەنەکانی جوان کردو و ئەتوان بڵێم شتێکی جوانە کارێکی تازەیە هەم مۆزیکەکەی هەم ئاوازەکەی و کاری ویدیۆکلیپەکەی بەڕاستی سرنجباکێشە و هیوادارم لە دڵی هەموو کەس و ئەویندارانی دەنگی من. مامۆستا نەجمەدین جیاواز لە هەمووان هەستی ڕۆنیا چۆن بوو کە باپیری نەک تەنهاوی کە لە نێو ڤیدیۆکلیپەکەیە بەشدارە بێت بەڵکو ئەوە تا بەرهەمێکی تەواوەتی و تەواوی تەکستەکەی پێشکەش کراوە. لە ڕاستیدا زۆری پێخۆش بوو ئالۆ تەمەنا زۆر بە تاقەت بوو مەسەڵەن ڕۆژانە ئێمە 4-5 ساعت زیاتر جاری وا بوو 6-7 ساعت وشمانە کرد تاقەت یەگر لەگەڵمانە بەڕاستی زۆر
پێم سێ بوو کە تااقەتێکی ئاوای هەیە و لەگەڵدانا ئەویش خۆشیەکەی ئەوە بوو کە من ئەو گۆرانیمە بۆی وتووە و بە شێوەی لە شێوەکان لە هەموو دڵاگەیانەکانە دەرەکەوێت و بەناوبانەوێ هەمیشە زۆر خۆشحاڵە دیارە دایکی سویدیە تەرجمەم کردە و کوڕێکی هاوڕێمێک کاکسۆنە قاسمیانی شاعرە شارەکەیشمان تەرجمە کردەوە بە سویدی داوان بە کەس و کارەکەی زۆریان پێخۆش و بەڵام ڕۆنیا هەر زۆر زۆر پێخۆشە هەمیشە چاوەڕوان دەوێت کێ بڵاویەکەنەوتر بتم پێوتم حەفتە داهاتوو بڵاویەکەینەوە زۆری پێخۆش بوو ئەتوان بڵێن دەورێکی باشی گێڕە هەر وەکو کەسێکە لە شانوە دەورە گێڕێ دەوری زۆر جوانی گێڕا لەوە کلیپا بەڕێت کەواتە با هەر لە باسی ڕۆنیا بمێنینەوە کەواتە ڕۆنیا ئاکتەرە و توانیوێتی ڕۆڵێکی زۆر جوان بجێڕێت لە نێو ئەم بەرهەمەیە هیچ بەهرەیەک هەیە کە لە نێو ڕۆنیای هەبێت یانیش با بڵێن وەکو تۆ حەزی بە گۆرانی وتن هەیە؟ بەڵێ ڕۆنیا هەمە چی بۆ شەما هەم گۆرانی ئەڵێ و هەروەهانەوە ناوەندگەکەیشم فریا ئەوی گۆرانی ئەڵێ هەموویان لە ڕەتی دایفشێنەوەم هەیە ڕۆنیا و فریا و لونا هەرسیانیان لە بواری هونەرایشەکە نیوەدارم داهاتوویکی گەشیان هەبێت بەڕاستی و بەهرەیانت تیایە زۆر باشەکەواتە لە داهاتووە چاوەڕێ بین کە بەرهەمێک لەگەڵ نەوەکان تا بە هاوبەشی پێشکەش بە هەوادارانە بکەی من گۆرانێکی یانە گۆرانیک و شێرێکی تم داناوە بۆ هەرسیانیان چون دایکی زۆر جارەیە وتەوە تۆ بە ڕۆنیا شێوتان هەوە بۆ ئەوانی تروتم ڕاستە ڕۆنیا و هەڵینەوەم بۆ زیاتر خۆشەویستی پێمدا بەڵام لەگەڵەوان شافەرقییان نییە شێرێکم داناوە بۆ هەرسیانیان ئاوازیشم بۆی داناوە هیوادارم بە مەجالێکا بتوان بیکەم بە گۆرانی کە بتوان هەرسیانیان لەناو کلیپەکە بەشدارکەن بەڕاستی ئەو کەسانی کە نەوەیان هەیە ئەزان کە خۆشەویستینەوە نازانم شتێکی بێسنوورە ناتان بۆ خۆشەویستیە بە چ شێوەیە بێن لەسەر زمان کە بەڕاستی چەندە خۆشەویستە نەوە کەواتە مامۆستا نەجمەدین ئاماژە بەوە کرد کە بەهرەیەکی باشیان هەیە چاوەڕێ ئەوە بین کە لە داهاتووە بەرهەمێکی هاوبەشیان لەگەڵ تۆیە هەبێت و بەیەکەوە گۆرانی بڵێن بە خێزانی هیوادارم بەردەوام کارەکەن هەر وەختێ لەلایەن چالێکی قوتابخانەوە چالێکیانەزێ منەوە خەزانەوە چین بەشدار بین بەڕاستی و بەهرەیانەت تیا هیوادارم لە داهاتوە بتوانین کارێکی هاوبەشەکەوە زۆر باشە مامۆستا نەجمەدین جیاواز لەمانە تۆ هەمیشە پڕ بەرهەمیت و هەمیشە کاتێک وەکو باسیشم کرد لە سەرەتای بەرنامەیە هەر خەمێک و هەر خۆشیەکی گەلەکەت هەبێ هەمیشە لەگەڵ یابوویت چ بەرهەمێکت لە ئێستەیە لە ئامادەکاریایی بۆ ئەوی کە لە داهاتووە بەدەر لە بەرهەمێ ڕۆیا بڵاویکەیتەوە بەڵێ من کارێکم کردو بەناو زاگرۆس ئاوازەکەی هین خۆمە شێرەکەی کاگەڕەحیم لوقمانیە لە ئەڵمانە کاگەسۆران خەریکی کاری کلیپەکەیەوە کاگە دڵزار ئاگودی کاری موزیکەکەی کردووە ئەویش بەزووتین کات ئامادایەت و وڵایەکەینەوە کارێکی تریش کە لە سەردەمی شۆڕشی کەزیە کاگەستان فورماڵی شێرەکەی دانیا شێرێکی زۆر جوانە هەروەکو شێری ئەوادی خانوانەک ئەوانیش شێری کاگەسنای بڵێ شێرێکی زۆر بەپێدا کە سرنج نەڕا کێشا ئیش ئاوازم بەنداناوە کاری موزیکەکەی تەواو بووە هیوادارم بتوانێت لە کاتی گونجاوە کاری بۆ بکەین و هەروەها کارێکی تریشم کردو بە ناو سەربەخۆیی ئەویش مۆزیک و مۆزیکەکەی لە ڕۆژهەڵاتە کراوە ئاوازەکەین خۆمە هیوادارم بتوانیت بە زووترین کات لە ڕاستیدا بەرهەمم زۆرە هەم بەرهەمی خۆشەویستی هەم بەرهەمی بەرەنگاری هیوادارم ناوە بتوانمەوە کلیپیان بۆ بکەم و بڵاویان کەمەوە مامۆستا نەجمەدین زۆر سپاس بۆ ئامادەبوونە و هیوای تەمەند درێژی بۆ ڕۆنیاگیان و تەواوی کوڕەزاکانە ئەخوازین هیوادارین هەمیشە پڕ بەرهەمی جوان و سەرکەوتوو بیت مامۆستاگیان زۆر سپاسی ئێوە و سپاسی بەرنامەکەتانەکەم کە هونەرمەندان بەسەرەکەنەوە خۆشی ئەدەن بە کۆمەڵگای کوردەواری هەر بمێن هەر بەردەوام زۆر سپاس بۆ تۆش دووبارە